پێش هاتنی نەورۆز 12,000 گەشتیار ڕوویان لە سلێمانی کردووە. هاوکات دەستەی گەشتوگوزاری هەرێمیش پێشبینی ئەوە ئاکات بۆ نەورۆزی ئەمساڵ زیاتر لە 110,000 گەشتیار لە هەرێم پشوەکانیان بەسەر برن. ئارامشوانی بەڕێوەبەری گەشتوگوزاری سلێمانی لەبارەی ئامادەکاریەکانیانەوە بۆ هاتنی گەشتیاران باسیەوەی کرد ئامادەکاری تەواویان کردووە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران کە لە ناو و دەرەوەی هەرێمی کوردستان ڕوو لە ناوچەکانەکەن. بە گوێرەی زانیاریەکانی دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستان پێشبینیەکرێت لە سەرتاسەری هەرێمی کوردستان زیاتر لە 110,000 گەشتیار ڕوو لە هەرێمی کوردستان بکەن کە زۆرینەیان ئەگەری هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و خوار و ناوەڕاستی عێراقەوە بن. هاوکات بە پێی زانیاریەکانی گەشتوگوزاری سلێمانی لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوو زیاتر لە 12,000 گەشتیار سەردانی سنووری پارێزگای سلێمانیان کردووە کە زۆرینەیان گەشتیاری ئێرانین و بەنیازن پشووی نەورۆز لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بەڕێ بکەن. بە پێی وتەی وتەبێژی گەشتوگوزاری سلێمانی پێشبینی هاتنی گەشتیارانەکەن بە ڕێژێکی زۆر لە چاو ساڵانی ڕابردوو بەوەی لە ساڵی ڕابردوو لە بۆنەی نەورۆزدا نزیکەی 27,000 گەشتیار ڕوویان لە سنووری پارێزگای سلێمانی کردبوو. بەڵام ئەم ساڵ کە هێشتا چەند ڕۆژێکی ماوە زیاتر لە 12,000 گەشتیار ڕوویان لە ناوچە گەشتیارەکانی سلێمانی کردووە. بۆیە پێشبینیەکەن ئەم ساڵ هاتنی گەشتیار زیاتر بێت لە چاو ساڵانی ڕابردوو. بە گوێرەی زانیاریەکان لە هەرێمی کوردستان ساڵی 2016 1,600,000 گەشتیار ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و بۆ ساڵی 2017 دەستەی گەشتوگوزار 70,000 شوێنی حەوانەوەی بۆ گەشتیاران ئامادە کردووە. نادر ڕۆستی وتەبێژی گشتی دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستان پێشبینی ئەوە کات لە ماوەی نەورۆزی ئەم ساڵدا ژمارەیەکی زۆری گەشتیار ڕووبکەنە هەرێمی کوردستان. بەو پێی هەرێم تارمایی داعشی لەسەر نەماوە و ڕاشی گەیان هەموو ئاسانکاریەکانیان کردووە تاوەکو گەشتیاران چاویان لەسەر هەرێمی کوردستان بێت.